پۆتین ڕایدەگەێنێت هەر ئافرەتێکی ڕووسی 10 منداڵ یان زیاتری ببێت ئەوە 16,000 دۆلار خەڵات دەکرێت. ڤلادیمیر پۆتین سەرۆکی رووسیا خەڵاتێکی سەردەمی یەکێتی سۆڤیەت بۆ ئەوە ئافرەتانەی 10 منداڵ یان زیاتریان دەبێت زیندوو دەکاتەوە. خەڵاتەکە لە ساڵی 1944ەوە لە سەردەمی یەکێتی سۆڤیەتدا لەلایەن جۆزەف ستالینەوە بە ناونیشانی دایکی پاڵەوانەوە دانراوە کە تێیدا دوای مردنی ملیۆنان هاوڵاتی ڕووسی لە جەنگە جیهانیەکاندا وەک هاندانێک بۆ خێزانەکان ناونراوە. لە دوای دانانی خەڵاتەکەەوە تا ساڵی 1991 زیاتر لە 400,000 ئافرەتی ڕووسی توانیان خەڵاتەکە بەدەست بێنن. بەڵام لە دوای هەڵوەشانەوەی یەکێتی سۆڤیەتەوە دابەشکردنی خەڵاتی دایکی پاڵەوان وەستا. بە پێڕاگەندراوێکی کۆشکی کۆماری رووسیا بۆ چارەسەری کێشەی چڕی دانیشتوان و لە دەرەنجامی جەنگی ئۆکرانیاوە پۆتین بڕیاری داوە هەر ئافرەتێک ببێتە دایکی 10 منداڵ یان زیاتر و لانی کەم حوتیان زیندوو بن ئەوە حکوومەت بە بڕی 1 ملیۆن ڕۆبڵ واتە 16,000 دۆلار بۆ یەکجار خەڵاتی دایکەکە دەکات. ئەمە جگە لە مەدالەیەکی زێڕین بە ئاڵای رووسیا و دروشمی دەوڵەتەوە. پێشتر و لە ساڵی 2008 پۆتین خەڵاتی شکۆمەندی دایبابی ڕاگەیاند بوو کە تایبەت بوو بەو خێزانانەی 7 منداڵ یان زیاتریان هەیە و تێیدا بڕی 700,000 ڕۆبڵ کە دەکاتە نزیکە 11,500 دۆلاریان دەبەخشیە خێزانەکان. ڕەخنەگرانی کریملن پۆتین بەوە تۆمەتبار دەکەن ژنان هەان دەدات بۆ بەرەمێنانی سوتەمەنی بۆ سوپای رووسیا. بەڵام بە پێی ڕۆژنامەی تایمزی بەریتانی حکوومەتی وڵاتەکە باسی لەوە کردووە هەنگاوەکانی یاندانی گەورەکردنی خێزان لەوەوە سەرچاوی گرتووە. ژمارەی دانیشتوانی رووسیا لە 144 ملیۆنەوە بۆ 132 ملیۆن وڵاتی پاشەکشەی کردووە و ئامارێکی نەتەوە یەکگرتوەکانیش هۆشداری داوە لەوەی لە ساڵی 2100دا ژمارەی دانیشتوانی ئەو وڵاتە بۆ تەنیا 83 ملیۆن کەس دادەبەزێت. ئەمە لە کاتێکدایە پانتای ڕووبەری خاکی ئەو وڵاتە لە 17 ملیۆن کیلۆمەتر چواجا زیاترە و بەمەش رووسیا لە ڕووی ڕووبەرەوە گەورەترین وڵاتی جیهانە. ئەندانی حکوومەتەکەی پۆتین بۆ وەچەخستنەوە لە دوای جەنگی ئۆکرانیەوە گەرم و گورتر بووە. بە تایبەت پاشەوە هێزاران وڵاتی ڕووسی لە ڕۆژنامەنووس و ئەکادیمی و کەسایەتیە زانستیەکان وڵاتیان بەجێهێشتووە و هەزارانی دیکەش لە بەرەکانی جەنگدا بوونە چا قوربانی.